ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ئاڕۆتۆفیقم لەڵ خێبشەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسە و باسکردن و بەراوردکردنێک لە نێوان هەژماری من لەگەڵ تەوتین. ئەمڕۆ لە ڕێگای فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دادگای کەرخ لە بەغدا لە بەشی لێکۆڵینەوە یەکێتی نیشتیمانی کوردستان سکاڵایەکی تۆمار کردووە بەوەی کە ڕێگریەکرێت لە موچەخۆران لە هەرێمی کوردستان کە بچن تەوتین بکەن، هەروەها لەسەر هەژماری منیش سکاڵاکی تۆمار کردووە. ئێستا ئاراستەکە بە شێوازێک دەڕوا لە پارێزگای سێبانی و هەڵەبجە و ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان کە بە تەواوەتی دوای بڕیارەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەژماری من وەسێنراوە و کار ناکرێت بە هەژماری من و تەوتین دەستی پێکردووە. ئەمڕۆ لە بەرنامەی پانۆراما گفتوگۆکەین لەسەر ڕەهەندە یاسایەکەی تەوتین و هەژماری من کە لە هەرێمی کوردستان ئێستا هەژماری من کاری لەسەرەکرێەوە لە هەندێک ناوچەش تەوتین لە ڕێگەی فەرمانگەکانەوە کاری لەسەرەکرێت. ئەم ڕێکارە ئاراستە یاسایەکەی چۆنە و ئەوەی کە دەستی پێکردووە لەم سنوورە یاسایی یاخودنا و حکوومەتی بەغدا چۆنە بێ بۆ ئەم بابەتە هاوکار بێ و ڕەهەندە ئابوووریەکەی بەڕاستیش باز دەکەین لە نێوان هەژماری من و تەوتین. ئەم گفتوگۆیەکەین بە میوانداری برای بەڕێزمان کاک ڕێبوار محەممەد یاساناس و شارەزای بواری ئابووری کە لە سۆدیۆ لەگەڵمایە. بەخێربی کاک ڕێبوار. زۆر سپاس. خۆشحاڵی لە نزیکەوە بینی دەمێکە دیارنیت و لەگەڵمانی لە بەرنامەی پانۆراما. بەخێربی. زۆر سپاس. ئەمەوێت سەرەتا ڕەهەندە یاسایەکە وەربگرم لە نێوان تەوتین و هەژماری من. بەڕاستی ئەوەی کە ئێستا دەگوزارێ بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی و دەوروبەری و هەوڵێکی شێ بووی کە تەوتین بە شێوازە یاسایەکەی ڕێژکەی خۆی وەربگرێ و هەژماری من وەسێنراوە. لە ڕووی یاسایەوە ئەمە دروستە و یاساییە گونجاوە کە دەکرێت لەم سنوورە یاخودنا چکە قسەی زۆر لەسەر باسی کاڕێوە. سڵاو لە بەڕێز لە بینەرانتان لە هەر شوێنەکان. سڵاو لە جەنابیش. دیارە بابەتێکی گرنگ و هەستیار و پەیوەندی بە هەموو تاکێکی کۆمەلگای کوردەواری بە بن و تۆشەوە. لەبەرەوە پێویستە زۆر بەوردی لەسەری بۆچینەوە دەبێت هەموو هاوڵاتێکی کوردستان دڵنیا بێت لەوەی کە چۆن هەنگاو بۆ ئەم بابەتانیە وەک لەم دوو جۆرە لە هەژمارکردنا کامیان هەڵەبژێرێت. سەرەتا لە هەژماری منەوە دەستویەکەین کە بە ماوەیەکی زۆرە من سڕای پسپۆڕی لە هەردوو بوارەکە و ینی شیکاریەک و وردبینێکی باشم لەم بابەتا کرد بۆی دڵنیا بم لەو قسانەی کە یەکەم و بەرپرسیار دێکم. بە هەژماری من لە ڕوانگەی دەستوری یاسایی قەزائیەوە هیچ بنەمایەک و پشتیوانێکی نییە. باشە نە هیچ مادێکی دەستوری پشتیوانی ئەکا نە هیچ قەرارێکی قەزایی و نە هیچ یاسایەک. باشە تەنها حکومەتی هەرێمی کوردستان دەڵێ قەرارێکی ئەنجومەنی وەزیرانە، بەڵام دوێنێ بەڕێز سەرۆکێکی نیشتیمانی کوردستان لە دیداری میدیا دەڵێت نەخێر ئەمە پرێزنتەیشنێک بووە، قسەیەک بنەوە ئەنجومەنی وەزیرانە کراوە و نەگەیشت بڵێ قسەکە کراوە باس کراوە نەگەیشتە دە بڕیار و ببێتە بڕیاری کۆتایی. باشە کەواتە هەژماری من لە ڕووی دەستوری یاسایی و قەراری قەزایی هیچ بنەمایەکی نییە و کەواتە بە بڕیارێکی کەسێک یا لایەنێک ناتوانرێت ئەمە فەرز بکرێ بەسەر خەڵکی کوردستانە کە لە ڕاستی هیچ شێوەیەک یاسایی نییە. لە بەرامبەرابووی کە بینایی خۆشەویست بە چاویان ڕوون بێت ئەی تەوتین چ پشتیوانێکی یاساییە. دادگای فیدراڵی کاتێکە یا بڕیارەکەی لە 22/2024 دەرکرد پشتی بەچی بەست هەر خۆی وتی پشت بە مادەی 14 دەستور کە هەموو هاوڵاتێکی عێراقی یەکسان لە بەرامبەر یاسا لە ڕووی نەتەوەی و نیشتمانی و ئاینی و مەزهبی و دۆخی باری ئابووریوە ناکرێت فەرمانبەرێکی یا هاوڵاتێکی بەسرە لە داهاتی عێراق سودمەند بێت بەڵام هاوڵاتێکی زاخۆ سێمانی هەولێر دووەک بێبەش بێت. کەواتە لەسەر ئەم بنەمای مادەی 14 هات ئەو قەرارەی دەرکرد کە بێ موچە بۆ خەڵکی کوردستان لە داهاتی عێراق دابین بکرێت. باشە ڕوویەکی یاسایی ڕوویەکی دەستوری بەڵێ دەستوری ئەوە یەک دوو بە پێی مادەی 15 هەموو هاوڵاتێکی عێراق حڕیاتی کاملی هەیە لە ئیدارەدانی ئەو شتانەی کە مڵک و ماڵ و ژیانی خۆیەتی. ئێستا ئەم هەژماری منە هاتووە کۆتوبەندی بۆ داناوەڵێ کاک هاوڕێ تۆ ئەبێ موچەکە بدەی بەدەستی منە بخەمە بانکێک لەم بانقەش کۆمەڵێک پارەت لێ ئەبڕم و هەر کاتێک بانقی ئیفلاسی کرد تۆ مافۆنی قسە خۆی گرفتەکە ئەمەیە ینی بەڕاستی کە ئەو خەڵکە مەترسی گەورەی لێ نیشتووە کە هەژماری منی بە زۆر پێ ئەمە دوو مادەی دەستوری پشتیوانی لە تەوتینەکە هیچ پشتیوانی لە هەژماری من ناکە. ئەمە لە ڕووی دەستوریەوە. لە ڕووی یاساییەوە دادگای فیدراڵی لە بڕیارەکەیدا پشتی بە مادەی 12 یاسای ژمارە 13 ساڵی 2023 بودجەی گشتی عێراق بەستووە. ئەڵێ پشت بە بڕگەکانی هەڵساوین بەوەی کە
موچە بۆ هاوڵاتیانی کوردستان فەرمانبەرانی کوردستان دیاریکەین بەمەرجێک لە پاشان ینی تەوتینیان بۆ بکرێەوە دواتر موچەکەیان درێتێ کەواتە لێرە یاسایەک یاسای ناوی ژمارە 13 ساڵی 2023 پەرلەمانی عێراق کە یاسای بودجێ پشتیوانی تەوتینەکە کەواتە لێرە هەژماری من ئەم پشتیوانی یاسایشینێ ئەمە دەستور و یاسا باش پشتیوانی قەزایی دادوەری خودی برارەکەی دادگای فیدراڵی کە لە 2024 دەچووە دەڵێت دەبێت سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و عێراق پابندن ئاڵێ پابندی کردوون بەوەی کە هەستن بە دابینکردنی موچە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەو بانکانەی کە فیدراڵانی کە لە دەرەوەی هەرێمن لە ناو چوارچێوەی دەوڵەتی فیدراڵی عێراقان و تەوتینیان بۆ بکرێت و دوجار موچەیان پێ بدرێت باشە بۆ ساڵی 2023-24-25 وەک لە ناو بڕێرەکە موچەکەیان مسۆگەر بێت بەڵێ لە ناو بڕێرەکە دەڵێت ئەم جێبەجێکردنی ئەم تەوتینە هاسێرکە وردی کردوێتەوە ئەڵێ هەموو وەزارەتەکان و دەستانی کە نەبەسراون بە وەزارەتێک لە هەرێمی کوردستان بەرپرسیارن بەوەی داتای ڕاستەقینەی ڕاست و دروست بە موچە خۆران شەهیدان خانە نشینان خاوەن پێداویستی تای بڵێن چاودێری کۆمەڵاتی تۆڕی چاودێری کۆمەڵاتی هەر هەمویان بە ڕاست و دروستی بنێن بۆ بانکە فیدراڵەکان لەوێ تەوتین بکرێت وە سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان پابندە بۆی هەچی داهاتی نەوتی و نانەوتی هەیە ڕادەستی حکومەتی فیدراڵی کات بۆی ئەم موچە و ئەم تەوتینە بە شێوەیەکی ڕێکپێک بڕات کەواتە لێرە هەم قەرارێکی قەزایی هەیە هەم دوو مادەی دەستوری هەیە هەم یاسای بودجێ عێراقی ساڵی 2024 زۆر باشە لەگەڵ ئەوەشە ئەم قەرارە نێراوە بۆ دادگای با بڵێن دائیرەی فەرمانگەی تەنفیزی کەرخ دادگای کەرخ لێو ئاراستەی سەرۆکوەزیرانی عێراق و هەرێمی کوردستانیش کراوە لەگەڵ ئەوەشە سەرۆکوەزیرانی هەرێم نووسراوێکی کردووە بۆ حکومەتی فیدراڵیاڵێ ئامادەم تەوتین کەم بەڵام بە پێشەوانە خەریکی هەژماری من باشە ئەمە لە من جوستم ئەوە پرسم ینی کە تۆ دیت ینی ئەم چوارچێوە یاساییە هەیە لە ڕووی دابینکردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ڕێکەوتنی سیاسیشە بۆ ئەوەی کە موچە و بودجەی هەرێمی کوردستان لە ڕێگەی دادگای فیدرالی لە ڕێگەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە ڕێگەی خودی سەرۆکوەزیرانی عێراقەوە دابین بکرێت بەڵام کە تۆ ڕێگریەکەی لە پرۆژەیەکی یاسایی و دەستوری و دێ لە بەرامبەریە ینی پرۆژەیەشی تەواو نایاسایی دێنیتە گۆڕێ ئەنجا فەرمانبەرانیش ئیجبارەکەیت و زۆرم لێیەکەی کە دەبێت ئەم بابەتە بکە ئەمە لە ڕووی یاسایەکە و چۆن نەتوانێت مامەڵی لەگەڵ بکرێت ئەوەی کە ئێستا ئەمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان فراکسیۆنەکەی لە ئەنجومەنی نوێنەران سکاڵایەکی یاسایی تۆمار کردووە لە دادگای لێکۆڵینەوەی کەرخ لە بەغداد ئەتوانێت ڕێگری بکە لە هەژماری من و لەوانی کە پشگیریەکەن بە زۆرم لێ هەژماری منە بە موچە خۆرانەکەن کاکەڕێ من تووشی سەرسۆرمان بووم لە حکومەتی کوردستان ینی خۆشی نازانێت چی ئەکات چەند ڕۆژی ڕابردوو کۆمەڵی برایی دەرکرد ئاماژەی بە مادەی 4 و 5 یاسای بەرزەفتی سای 94 فەرمانبەرانی هەرێمی کوردستان و مادەی 229 231 32 240 یاسای ژمارە 11 ساڵی 1969 یاسای زادانی عێراقی کردووە کە هەر کەسێ ڕێگری بکە لە هەژماری من بدرێ بە دادگا دەڕاستیە ئەمەی یاسای با بڵێن مادەکانی یاسای زادانی عێراقی ئەبێ ڕوبەڕووی ئەو کەسە بکرێتەوە کە قەراری قەزایی جێبەجێ ناکە دادگای فیدراڵی قەرارێکی دەرکردووە بە تەوتینکردنی موچە و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی پابند کردووە بۆی هەستێ بەم کارە و لە ڕێگەی فەرمانگەی جێبەجێکردنی قەرارەکەی بۆ نێراوە و کتابیشی کردووە بە ڕسمی ئەڵێ ئامادەم کەچی قەرارەکە جێبەجێ ناکە ئەبێ ئەم بەپێی ئەم یاسایانە لێکۆڵنەوە دادگای ئەو کرێن نەک مۆزەفێک لە سێمانی یا ئەفسەرێک یا بانکێک ڕێگری لەو کاکە کارێکی نایاسایی بەسەر هەوڵاتیانە جێبەجێکرێت کەواتە ئەو سکاڵایی کە لە دادگای کەرخ لە دادگای لێکۆڵینەوەی کەرخ ئەمڕۆ تۆمار کراوە بە سکاڵایەکی تەواو یاساییە بۆچی لەبەر ئەوەی لە هەرێمی کوردستان ڕێگری ئەکرێت لە بڕیارێکی دادگای فیدراڵی نایاساییش دەکرێت بڵێ بڕیارەکەی دادگای فیدراڵی وەکو پێشوو شیمان کردو پشتیوانی دەستوری هەیە پشتیوانی یاسایی هەیە خۆشی دادگای فیدراڵی قەرارەکەی بەرزترین دامزراوەی دادوەریە لە عێراق و قەرارەکانی بات و قابلی مناقەشە و تەفسیر و تەمیز نییە ئەبێ یعنی ها سەرکە ئەبێ جێبەجێگرێت یەک قەراریکەش هەیە هەر لەوەی دادگای باڵای فیدرالیە و لە هەموو ئەو کۆبوونەوانی کە وەفدی ئابووری و وزاری ینی عێراق کە دەهات هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش کە دەچوونە بەغدا ینی دەڵێت دەبێت تا کۆتایی مانگی 12 بەڕاستی موچەخۆرانی هەرێمی کوردستان بە بانکی بکرێت بەڵام ئەمە هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان
و ئەوانی کە پشگیری لە هەژماری منەکەن ینی خەڵکیان بەوە یعنی چۆنڵی چاوڕاو کردو یاخود چاو بەس کردووە کە پێویستە هەژماری من بکرێت تا ئەو وادەی کە حکوومەتی عێراق دایناوەی بەڵام خۆی ڕۆیاسایەکەی کامەیە ئەوەی کە جەناب داماژی پێگی بەڕاستی کاگرەوە ینی کەواتە بڕگەیشی زۆر گرنگ هەیە لە بڕیارەکەی دادگای باڵای فدرالی و بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بڕیارەکەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە بە بانکیکردنی موچە باشە بە بانکیکردنی موچە لە ڕووی یاساییەوە چییە بە حەقەدەین بۆی خەڵک تێبگا لەمە هەژماری منە یاخود نەخێر تەوتینە ئەگەر هەردووچیان یەک مانایان هەیە کامیان دروستە بۆی خەڵک بڕوا ڕووکاتە ئەوە کاک ئێمە فەرمانبەرانی دەوڵەت لە دامەزراوەی گشتیا کارەکەن و دەبێت دامەزراوەی گشتی ماف و امتیازەکانیان چۆن کە ئەرکێک پێ ئەسپێرێت ماف و امتیازی دەداتێەوە ئەم ماف و امتیازاتانش کە حەقی خۆیەتی دەبێت دەوڵەت بیپارێزێت باشە کاتێک سەرۆکی حکوومەتێک وەزیرێک سەرۆکی دامەزراوەیەک دێت مافەکەی دەخاتە دەستی لایەنی سێمەوە کە سەرمایه‌دارێکی بێویژدانە کە بە هەرچیەکەیە پارێکی کۆک هاتۆ بانکێکی ئاهلی داناوە بە دوای قازانجەوگەڕێەوە یەکێک لەو یعنی ئاسانکاری یاسایانش کە ئیفلاسە هەموو لە حزەیەک ئەوەیە کە ئەم قازان ئەم با بڵێن ئەم حەقەی ئەم فەرمانبەرە موچە قوتدا و بڕوا و ڕاکە و ئیفلاسی خۆی ڕاگەنێ لەبەرەوە شوێنی بە بانکیکردنی شوێنی هەڵگرتنی موچە شوێنی پاراسی موچە لەلایەن دامەزراوەی گشتیەوەیە لەلایەن دەوڵەتەوەیە من یەک نمونی بەسیط بۆی بینەران باشن تێگەن من خەڵکی دەربەنی خانم لە دەربەنی خان لە دوای ڕاپەڕین لە لای مەڵ خۆمان سیارێکم بینی سارێکی با بڵێن کیلۆمەتر سفر بوو وەسا بوو بتم ئەمە چیە وتیان ئەمە سارێکی ڕوسیە کابرایەکی دەربەنی خان هاوڵاتیەک لە دوای با بڵێن پێش ڕاپەڕین پارەی داوە بە حکوومەتی عێراقی بۆی سارێکی ڤۆلگای ڕوسی بکڕێت کە ڕاپەڕین ڕووی داوە ئیتر نەیتوانێت سود حکوومەتی عێراق دوای 2023 حکوومەتی عێراقی لە بەڕۆی دەوڵەتە ئەبێ زەمان بکە زمانی بانک پارەی داوە خەوانوێتی سیارەکەیان بۆ هێنا و بەس کیلۆمەتر سفر تەسیمیان کرد دوای چەند ساڵ کاکە ئەمە زمانی ڕۆیاساییەکە و بانکی لە پێش نەوەتویەکەوە ئەم پیاوە پارەی تەسیم کردووە بە دەوڵەتی عێراقی لە دوای 2023 سیارەکەی بە کیلۆمەتر سفری تەسیم کراوە باشە دوای چەند ساڵ باشە لێرە کاتێک کە من پارەی تەسیم بانکێکی ئەهلی یەکەم بە ناوی ئیفلاسەوە ئیفلاسی خۆی ڕاگەینێ و خۆی ڕادەستی بە حکەمە و دوایی ڕووی یاسای شوکی بەرامبەر پێ ناکرێت چونکە پارە نییە کەواتە و کاتە بۆ نمونە ئەگەر موچەی 100,000 موچەخۆری هەرێمی کوردستان لەو بانقەیە بێت ینی خۆ بانکە کە ئیفلاسبوونی خۆی ڕاگەیان باشە یاسا چی لێگار محکەمە دێدەسەگرێت بەسەر ماوە مڵکەکەیە بۆ کابرا 250 ملیاری داناوە لە بانقی مرکزی عێراقی بۆ بانق ئاهلیەکە لە هەمان کە 200 ملیار توانێت ڕاشی کێشتە پرۆژەی بێ بکات بۆ تریلیۆنە دیناری موچەی کوردستان دێتە ئەم بانقەوە باشە کابرا سەیرەکە تریلیۆنە دینار هاتۆ ناو بانقەیەوە لێرەشا 200 ملیاری لە ئەمانە دیاناوە ئەڵێ با من 200 دەکەم بڕوا 800 ملیار دینار ئەبا ێکسەر ئیشهاری ئیفلاسی خۆیەکە محکەمە دەسەگرێت بەسەر ماڵەکە یەکێکە لە مەترسیە گەورەکانی هەژماری من بڵێ لە دەسەگرێت بەسەر ماڵ مڵکەکە چەندێک لە بانقەکەیە هەیە 100 ملیار 100 ملیار ملیۆن 200,000 مۆزەفی کوردستان بڵێن لەم بانقا پارەیە سێرەکان دابەشەکان تۆ ملیۆنێک موچەت هەیە کاغڵێ کاکە تۆ 50,000 بەرەکەوێت ئەتەوێ بەریگرێت ناتەوێت لەوانەیە هەر چیتیان نەمابێت محکەمەشی گەورە بەڕاستیکەواتە باسی زمانەکەی باسی ئەوەت کرد کە ئایا لە بانقی ئەهلیا بێت یا لە بانقی حکوومیە کێ بەرپرسیارە لەوەی کە مافەکانی فەرمان بەبرسێ دەوڵەت دامەزراوەی گشتی دەستگاکانی دەوڵەت بۆیان هەیە دەبێت لە بانکە فیدراڵەکانە ئەم حەقە پارێزێت چونکە زمانی هەیە دەوڵەت ناکەوێت حکوومەتی عێراقی کاکە 136 تن ئاڵتونی هەیە زیاتر لە 100 ملیار دلار یەدەکی دراوی هەیە خەزانێکی گەورەی 150 ملیار بەرمیلنەوتی هەیە ئەتوانێت قەرزکە کاکە مساعداتی دەولی ئەو هەموو شەڕ و شۆڕە تۆ دێت ینی پارەی هاوڵاتیەک بەم شێوەیە پارێزراوە لەو بانکە حکوومیە ئەم بانکە نە ئیفلاسی کرد نە پارەی و هاوڵاتی خوارد ئەوە تا مافەکەشی بۆ گەڕانەوە دوای چەندین ساڵ کەواتە یعنی ئەمە لە ڕووی زەمانەتەوە تەڵتین بانکە حکوومیە فیدرالیەوە زۆر زەمانترە لەم بانکە ئەهلیانی کە لە چوارچێ هەژماری بنان کاک هەورە من حەزم کە حکوومەتی کوردستان دەوڵەت وایە و ڕۆژانە دەیان ملیار دلار داهاتی وایە خوێنمان بۆ ئەوەداوە کە دیشتوانی کوردستان زیاتر لە 20,000 شەیدی بەداوە خاوەنی ئەم قەزەیە بەڵام تۆ هەرێمێکی لە چوارچەوەی دەوڵەتێکە هیچ نەتوان نە یەدەکی ئاڵتونت هەیە نە دراوی یەدەکراوت هەیە نە دەتوانین نەوتەکەت بفرۆشیت نەتوانی غازەکەت هەنار دەکەی باشە نەتوانی مساعداتی ئینسانی وەرگیت نەتوانی قەرز بکەی باشە نەتوانی یەک مانگ موچەی فەرمانبەرانی دەوڵەت دەی بەچی هەژمارەکەی باشە گرفتەکان بێ بەڵێ بەدڵنیایەوە کەواتە ئێمە لە بەردەم یعنی
دوو ڕێگا هەیە ڕێگای هەژمان و ڕێگای تەوتین ئەبێ هەر ئەو ڕێگای تەوتین هەڵبژێرین ڕێگای هەژمارەکە بۆ کارەساتی لەسەر ئەوەی کە دوو ڕێگا هەیە دەبێ یا تەوتین یا هەژماری من و دوجار هەرە بێت تەوتینەکە هەڵبژێرین ینی قسەیەکیش هەیە و پێشتری ژەر ینی ئاماژەم پێدا ینی تا کۆتایی مانگی 12 دەبێت ئەم بابەتە یەکلا بێتەوە بە بانکی بکرێت چکە ئەگەر وانە بێت ینی بەڕاستی جارێکی کەم مەترسیەکێتەوە سەر موچەی موچەخۆران یاریێمی کوردستان باشە ئەگەر بۆ نمونە حکوومەت یاریێمی کوردستان ئەمەی کێسە هەیە ماوە بەسەرچوو تا مانگی 12 ئەم بابەتەی یەکلا نەکردەوە هەر سوور بوو لەسەر هەژماری من نەچۆ ژێرباری یعنی لە ڕۆی یاسایەکەەوە حکوومەتی عێراق دەتوانێت چی بکات ئەوەی کێسە لەم ناوچەیە دەگوزارێت لەم سنوورە بابەتی تەوتین حکوومەتی عێراق دەتوانێت ئەمە بخاتە سەرسکە و لە بانکە فیدرالیەکان و بانکی ڕەشید و ڕافیدین و TBI بابەتی موچەخۆرانی ئەم ناوچەیە یەکلا بکاتەوە موچەکەیان بەجیا بۆ بێت لە ڕووی یاسایی و دەستوری ئەمە گونجاوە دەبێت ئەو بەشی ئەخیری پرسیارەوە دەست پێکەین فەرم بەپێی یاسای بودجەی عێراق ئەو بڕگە جێکراوەتەوە کە پارێزگای ناڕازی دەتوانێت کە لە کاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە دادپەروەر نەبێت لە دابەشکردنی داهاتەکانە لە ئەو داهاتەی بەشە بودجەی کە لە حکوومەتی فیدرالیەوە دێ بۆ هەرێمی کوردستان چ بودجەی تەشغیلی بێت چ بودجەی و بەرهێنان بێت چ موچە بێت پارێزگای ناڕازی هەر پارێزگایەک بێت سێمانیە هەڵەبجێت هەولێرە دووەکە دەتوانێت داوا بکە خۆی ڕاستەخۆ لە حکوومەتی فیدرالی کە بەشە بودجەی موچەی خۆی بۆ بنێرێت لە ڕوانگەی ئەم بڕگە باڵێن مادە یاسایەوە ئێمە دەتوانین کە گەشتون تا ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بە بەڵگە و دۆکۆمنت و ئەمڕۆ لە دادگای سکاڵا تۆمار کراوە کە ئامادە نییە بڕیارەکانی دادگای فیدرالی حکوومەتی فیدرالی جێبەجێکات داواکارین کە بەشی بودجەی هەرێمی کوردستان لە تەشغیلی و بەرهێنان و موچە بۆ هەرێمی کوردستان لەم ڕوانگەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئەتوانین لەوە کەیتریوە کە ئێمە تا مانگی 12 بێت و حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر تەوتین نەکات چی ڕوئەدات ئەگەر بێت و حکوومەتی فیدرالیش باڵێن سەرۆکوەزیرانی حکوومەتی فیدرالی نەرمیەکش بنوێنێت موچەش بنێرێت لەلایەکی ترەوە وەکو کەلعادە ڕابردوو لەم بەنامەش پێشتر لەسەر مۆزوعەتی باسمان کردووە ئەندام پەرلەمانێکی عێراقی خەڵەسێ لە دادگای فیدرالی سکاڵایەک تۆمارێک هەڵێ بەڕێز دادگای فیدرالی بەڕێستان لە 22/2024 بڕیارێکتان دەرکردووە بۆ سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان کە تەوتینی موچە بکرێت کەسیان هەڵنەساون بە تەوتینکردنی موچە باشە ئەمە یەک دوو یاسای ژمارە 13 ساڵی 2023 کە بەپێی مادەی 12 و بەرگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پابەند دەکات بە ڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتی تا ئێستا دینارێکی نەوتی تەسیم نەکردو نانەوتیشی تەسیم نەکردووە بۆیە داواکارم کە هەستی بەڕاگرتنی ئەو بەشە بودجەی یا ئەو موچەی کە حکوومەتی فیدرالی دێنێت لە هەرێمی کوردستان ڕێک دادگای فیدرالیش ناتوانێت قەرار دەرنەکات چونکە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵنەساوە بە پابەندیەکانی خۆی بۆیە لە ساڵی داهاتووەوە ئێمە مانگی 11 موچەمان زەمانە بەڵام مانگ یەک ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بابێن بڕیارەکانی تایبەت بە تەوتین جێبەجێ نەکات موچەی هەرێمی کوردستان ئەکەوێتە تونێلێکی تاریک و مەترسیەوە و دڵنیا بە بیشینێرن پێمانە گەڕنەوە باش لەبەرەوە بنەمای یاسایی نییە بۆ هاتنی کەواتە ئەوەی کە ئێستا دەکرێت لە سلێمانی و ناوچەکانی دەوروبەر ئەو بابەتی تەوتینی کە ئێستا زۆربەی فەرمانگەکان و زۆربەی موچەخۆران پێێستاون و زۆربەی فەرمانگا دەڵێت تەواومان کردو ئەمووی ئامادەیە این قسەیەکەیە زۆر جار ئێمە گوێمان لێ بێ حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی داراییش نازانم ئەگەر ڕاگەنراوەکەی پێشووی چەند ڕۆژی ڕابردویانە بینی بێ ئەنی ئەمەژە بۆ کە لایەنی سەرەکی و بەرپرس لە مامەڵەکردن و دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەگەر ئەم بابەتە لێرە بە کۆتا هات و هەموو موچەخۆران و فەرمانبەران لێرە تەوتینیان بۆ کرا دوجار دەبێت ئیلا لە ڕێگەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمە لە فەڕادەستی بانکە فیدرالیەکان کرێ خود نەخێر فەرمانگەکان و پارێزگاکانەوەی کە جەناب دەڵی پارێزگای ناڕازی دەتوانێت مەلەفەکە بەرێتە بەغدا و ڕاستەخۆ بیاتە دەستیان و ئەوانیش بابەتەکە یەکلا بکەنەوە موچەیەم ناوچێ زەمان بێت ئەمە دەبێت بڕیارەکەی دادگای فیدرالی زۆر بەڕوونی باسیەوە کە ئەڵێ دامەزراوە بەڕێبەری گشتەکە بۆ نمونە بەڕێبەری وردبینی بەڕێبەری ژمێریاری بەڕێبەری گەشەپێدانی مرۆیی پێکەوە ئەم لیستە ئیمزاکەن و دەبێت ڕادستی حکوومەتی فیدرالی بکرێ بۆی لە بانکە فیدرالیەکان تەوتینی پێ بکرێت باسی وەزارەتی دارایی نەکردەوە تەنانەت ئاماژەشی بەوە داوە ئەڵێت نابێت بگەڕێنەوە بۆ نووسینگەی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا ئەو ئاماژەی بەوەش داوە ینی هیچ تەنسیقێک لەگەڵ نووسینگەی حکوومەتی هەرێمی کوردستان ناکەن لە بەغا ڕاستەوخۆ لەگەڵ وەزارەتەکان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم بابەتە کرێت بۆ پابند بەڵێ بۆ تەوتین باشە
ئەی ئەگەر تەوتین نەکرا چی ئەبێت یعنی ئەمە مەترسیەکەی باشە چی ئەبێت باشە کاگڕێبەر ڕێک سینناروی هەناردەی نەوت دووبارە بێتەوە کاک ئێمە لە ساڵی 2014 بەر سربەخۆ نەوتمان هەنار دەکرد ڕاستەوخۆ هەموو مانگێک نزیکە 1 ملیارد دلار لە حکوومەتی عێراقیەوە نەهات بۆ کوردستان باشە لە 2014 هەتا ئێستا 10 ساڵی ڕێکە ئێمە یاسای بوجەمانیە لێبڕینی موچە و نەدانی موچە و کارەسا قەیرانی دارایی و ئابووری و هەموو ئەو شتانە ڕووباری کوردستان بووە حکوومەت هێرمی کوردستان لەسەر قسەکەی بەرز کە وەزارەی دارایی من بەرپرسیارێکم لەگەڵ حکوومەتی کوردستانە لە دابینکردنی موچە و دانانی موچەت فەرم و بەڕێز وەزاری دارایی بەڕێز وەزیری دارایی کە دەستیش لە کار کێشاوەتەوە هاتی ئیمزاشەکەیت فەرم و لە مانگی یەکە تۆ بە پشتیوان بە چی موچەی من و فەرمانبەرانی کوردستان دابینەکەی داهاتی دینار ئامادە باشە داهاتی نەوتید نییە هەمووان دەزانین داهاتی ئەوەی ئێستا ئەمڕۆ ڕۆژانە 140,000 بەرمیل نەوت لە هەرێمی کوردستان دەفرۆشێ بە نرخی نیوەی عالەمی و نایەتە سندوقی حکوومەتی هەرێمی کوردستان و هەمووان دەزانین بۆ کوێچێت ئەوە بەڕێز وەزیری دارایی تۆ دینارێکی نەوتت نییە داهاتی نانۆتێکەشت لای خۆشت نییە وە دڵنیان هەمووان نەزانین کە لای خۆی نییە و دوێنێ بەڕێز سەرۆکی دینیشتوانی کوردستان باسی ئەو خاڵی کرد بە بەڵگەوە باسی کرد کەواتە تۆ لە مانگ یەکە چ دەستەبەریەک چ زمانێک بە ئێمە ئەدەیت لە مانگ یەکە موچەی مانگ یەک بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان ئەدەیت کە هیچ داهاتێک نییە کەواتە تۆ هەرێمێکی لە حکوومەت چوارچێوەی دەوڵەتی فیدراڵی عێراق بە پێی دەستوری هێمشەیی ساڵی 2005 وە کۆمەڵێک یاسا کۆمەڵێک مادەی دەستوری و یاسا و قەراری قەزایی کە تۆ پابند کردو بەوەی کە التیزام کەی بە دەوڵەتی فیدراڵی عێراق بەڵام کە نەو کردووە ئەنجامەکەیەتی خۆ نەتیجەکەی کارەسات و قەیران و برسێتی و هەژاری و گەڕانەوە بۆ 2014 و کارەساتەکان کە هەمومانشی دیکەی گەورە بۆ خەڵک دێنیتە پێشەوە باشە کەواتە ئەم ڕێکارانی کە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان هەم لە هەرێمی کوردستان لەم پارێزگانە دەسی پێکردووە هەم لە بەغدادیش دەسی پێکردووە دیارەخۆ بێ پاڵپشتی نییە و بەبێ ینی ڕەهەندێکی یاسایی نییە و بەبێ ڕەهەندێکی سیاسیش نییە ئەگەر ینی پشتگیریەک نەبێ بۆ ئەم بابەتە لە خۆڕا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبەکەی و پەرلەمانتارەکانی لە بەغدا ئەم هەنگاوە دروست و یاسایی و ینی ڕاستانە نانێن بۆی کە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەم ناوچەیە تەڵتیم بکەن کەواتە ئەوەی کە دەکرێت ئێستا تەڵتین لێرە لە ڕۆیاسایەکەەوە یاساییە و لە ڕووی ینی ئامادەکاریەکانەوە تەواوە باشە کە کرایانی هیچ موچەیشی ئێرە نافوتێ و کاتە موچەکە ڕاستەخۆ هەر موچەخۆرێک ینی کارتی بانکی خۆی بۆ دەکرێت و دێتە سەر ژمارەکەی خۆی بەڵام قسەکە ئەوەیە ینی حکوومەتی هەرێمی کوردستان چکە تۆ تا ئاماژەش پێدا ینی نابێ بگەڕێتەوە بۆ تەنانەت ینی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە بەغدا هیچ گرفتێ دروست ناکە ئەو کاتە حکوومەتی هەرێمی کوردستان چکە بەڕاستی هەڕەشاکە ینی ئێمە بینیمان هەڕەشەکان هەڕەشەی جددیە و پاڵپشتی یاسایی و دەستوری هەیە ئەو بۆ هەڕەشانە من لە سەرتا باسم کرد هەژماری من تەنانەت هیچ بنەمایەکی دەستوری یاسایی قەزایی نییە هیچ پاڵپشتێکی نییە کەواتە بە پێچەوانەوە تەوتین هەموو ئەو پشتیوانە دەستوری و یاسایی و قەزایانەیە لە بەرامبەر ئەو کاتێ چۆن با بڵێن حکوومەتی تورکیا هات التزامی نەکرد بە ڕێکەوتنەکەی ساڵی 1970 وە لەگەڵ دەوڵەتی عێراقەکە نەوت لە ڕێگەی سۆمە و بە بۆری عێراق ناردەکرێت لە ڕێگەی دادگایەکە لە دادگای ژووری بازرگانی دەوڵەتی نەوتی هەرێمی کوردستانی ڕاگرت و ئێمە تووشێ و کارەساتە بووین ئێمە هەر بە هەمان شێوە دەتوانین ئاوا ڕوبەڕووی چۆن ڕوبەڕووی ئەوە بووینەوە بە هەمان شێوە توانین ڕوبەڕووی تەوتین بینەوە کە نێڵێن بکرێت بەڵام لێرە هەژماری من بەبەسم جێبەجێ نەکردی ناتوانین بە هیچ شێوەیەک ناتوانێت چونکە هیچ با بڵێن عەقدە نەوتیەکان مەلەفی نەوت مادەی 111 پشتیوانیەک بوو بۆمان بەڵام من نەمانتوانی سووری لێوەرگرین بەپێی لە ڕوانگەی دەسووریەکەوە لەگەڵ دەوڵەتی عێراقیان ڕێکەوەی نووسود لەو بابەتە بەرگین تا وجودی سەرۆک مام جەلال ڕۆحی شاد بێت لە ساحەکە بوو بابەتەکە بەڕێکی ڕۆیشت بەڵام کە ئەو نەخۆش کەوت و غایی بوو لە ساحەکە ئەوان هاتن 180 دەرەجە پێچەوانەی سیاسەتەکەی ئەو ڕۆشتن بۆیە تووشی ئەو گەینە بووین ئێستا من داوا لە سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە تکایە سیناروی ئابووری سەربەخۆ دووبارە نەکەنەوە چونکە هەرێمی کوردستان بە تایبەتی پارێزگای هەولێر و دووەک هەمان قەیران هەمان کارەساتیان ڕوبەڕە بێتەوە بەڵام پارێزگای سێمانی بەهۆی ئەو بڕگەی کە لە یاسای بودجا جێکراوەتەوە کە دەڵێ پارێزگای ناڕازی و ئێسش لێرەوە لێ ئێسش لێرەوە سکاڵات تۆمار کراوە ئامادەی کراوە و داوا کراوە لە بانقەکانی ڕافیدێن و ڕەشید یعنی نیەت پاکیەک هەنگاوی جدی لێرە نراوە بۆ ئەوی کە ئێمە ئامادەین
دەسوور جێبەجێکەین ئێمە ئامادەین یاسا جێبەجێکەکەین یاسای بودجە ئێمە ئامادەین قەراری دادگای فیداڵی قەراری بعد جێبەجێکەین ئێمە مەدانین هاتوینە پێشەوە 102 پەرلەمان لە ڕێگەی فراکسیۆنی یەکێتیەوە ئیمزای کۆکردە بۆی تەوتین جێبەجێ بکرێت هەرچی پێویست بێت حکومەت و حیزب و فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنەکانی تیش بەسپاسەوە کە کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێ لە بەغا ئەوانش پشتیوانی یەکێتی نیشتمانیان سەنەکردووە کەواتە لەم پارێزگای سێمانیا هەموو ئامادەکاریەک هەموو پێداویستیەکی دەستوری یاسایی قەزایی کراوە بۆ ئەوی کە تەوتین بکرێت لە دوجارە ئەوەی کە ڕوبەڕووی ئەو قەیران و نەکبەتی و داماوی بەدبەختی بێتەوە بە تایبەتی پارێزگای دووەک و هەولێرە هیوادارم نەکاتەوە ڕۆژە وڵاو کارەسات ئێمە ژیوادارین بە حەقەت ینی بە عەقڵانی ئەم حکوومەتە بیر بکاتەوە بۆی کە بە تایبەتی سەرۆک وەزیران ینی بۆیە خەڵکی و ناوچێشکەمە هەموو کوردستان ینی یەک زۆنە ینی جیاوازی نییە بەڕاستی چکە لە ڕووی ئابووریەوە گەر ئەوان زەرمن بن ینی پریشکەکەشی بەرێماکەوێت چۆن ئێمە لە ڕابردوو بە هەندێک هۆکاری سیاسی و سزادانی سیاسی لەلایەن خودی حیزبێکەوە ئەم ناوچانی سزادا ینی ئەوە بوو گرفتی گەورەی ئابووری و گرفتی گەورەی نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی پرۆژەی گرنگ بە هۆکاری سیاسی لە زۆنە جێبەجێ ناکرا ینی خەڵکی ئەم ناوچەیە زەرمەند بوو بابینە سەر ڕەهەندە ئابوووریەکەی ئەم بابەتە گرنگە بەڕاستی کە خەڵک ینی چۆنەڵی چاوەڕوانێتی و گوێ قوڵاغێتی و چاوەڕێکا کە تەوتینەکە بکرێت سوودمەندی زۆری بابەتی تەوتین بێت چکە دوو بانقی سەرەکی و گرنگ لە تەوتینە بەشدارن کە یوش بانکی ڕافیدین و ڕەشیدە وەکو جەناب دەڵی سەرمایەشی گەورەی ینی پارەی نەختینەیان هەیە و ینی سوودمەندی زۆرن خەڵکی بۆ نمونە ناوەڕاست و باشووری عێراق لە ڕێگەی سلفە زۆرەکانی ئەم بانقانەوە کاتێک کە دی تەوتینەکەیت حەزەکەم بزانم ینی خەڵک سوودمەندی چییە بێ و کاتێکیش کە هەژماری منەکە هەیە سوودمەندی چییە بێ لە ڕوو ئابووریەکەوە کاک ڕێبوار با لە هەژماری من دەستێت فەرموویاڵە دێ کاتێک حکوومەتی کوردستان سوورە بێ لەسەر هەژماری من کەواتە یعنی لە عێراقەوە نەک موچە بەشە بودجەی هەرێمی کوردستانیش نایەت خەتەرەکە ئەمێ کە بەشە بودجەی هەرێمی کوردستانیش نەهات ئەو کاتی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی توانای دابینکردنی نەموچەی هەیە نەبودجەی تەشغیلی و وەبەرهێنانی لە کوردستان ئەو کاتێ کارەسات و قەیرانی 2014 دووبارە بێتەوە باشە ئەمە لەلایەکی تر حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە هەر بێت و بتوانێت موچەش با بڵێن خۆی بەتەنیا موچە دابینکە ڕادەسی بانقێکی ئەهلیەکە وەکو باسمان کرد ئەم بانقە ئەهلیە هیچ زمانێکی هیچ دەستەبەرێکی نییە ئەم خاوەن بانقە بە ئارەزی خۆی تەراتێن بە پارەی ئەم موچە خۆرەوەکات لە گوژمەی یەکەمە 2500 نارە لێ بڕن هەموو جارێک لە ئایتیمەکان نزیکە 1000 نارە لێ بڕن من حسابم کردووە ئەمانەی لە پشتی هەژماری منەوەن سیرکە بازرگانێکی خەڵک سەرمایەکی خاتە مەترسیە و کاسی پێکات سەرمایەکەشی تیاچی قازانج ناکە ئەم کاسبیە ئەم کاسبی هەژماری منشی بێحەدەکە حسابم کردووە بەس لە 2009 ملیۆن 200,000 موچەخۆر 36 میلیارد دینارێکە لە ساڵێک زۆرە بە ئایتیمەکانەوە نزیکەی 50 میلیارد دینار کابرا دانیشتووە هیچ پارەی ناخەوێنێت و پارە ناخاتە کار و کاسبیەوە 50 میلیارد دینار دەستکەوتێتی ئەمە ئەوانەی کە لە پشتی هەژماری منەوە باشە لەسەر حسابی کێ موچەخۆری قوربەسەری باشە هەموو دقەیەکیش موچەکەیان کە لەو بەنقایە قابلی ئیفلاس و نەمانە چونکە هیچ زمانەتێک و دەستەبەرێک نییە و بۆشی ناگرێتەوە لای دواتر ئەو پارەی کە ئەخرێتە سەر ینی حسابی ئەو بانقە ئەهلیە خۆ یەکسەر ناچێت ڕاستە خۆ پارەکە بخاتە سەر هەژماری تۆ چکە ئێمە بینیمانە لە یەک دوو مانگی پێشووە ینی پارە دابەژەکرا لە هەرێمی کوردستان دەیان و موچەیە کە دەچوو کابرا دەچوو ئیتیەمەکەی هەژماری من کارتەکەی تیەکە سەیرەکە نایخوێنەوە پاری نەئایە ئێمەشی چێکە لە گرفتەکان تەخیرکردنەکەی قازانجە بوو هاوڕێ ئێمە منمان زۆرە باسی میلیارەها دۆلارەکەن لە بەنقەکانی لوبنانە هی هەرێمی کوردستان لە پارەی نەوت کەس لۆ کرا و خۆراو نەما باشە نەوتی هەرێمی کوردستان کە ئەفرۆشا خۆڕاستە خۆ ناتەوە هەرێمی کوردستان ئەچوو هەڵبانکی تورکیە و یەکمان کاسبی پێکرا قازانجی پێکرا و ئەو کاتە ئاهاتەوە بە کوردستان باشە لێرەش خۆ ئەم بانکانە بانکی سەرماداری نیشتوانی کوردستان نین سەرماداری بیانین و خەڵکی چاوچنۆ کە ناتون ئەم کارەکەن ئاماجەکەشیان دەستکەوتە و چی بەسەر داهاتینەوە تا هات هەمان چارەنووسیش بەسەر موچەی خەڵکی کوردستانە دێ لەو بانقانە بۆیە لە ڕێگەی هەژماری منە بۆیە هیچ چارەنووسێک هیچ ئەنجامێکی نیە ئەمە لە ڕووی ئەوە لە ڕووی ماوەڵین زەمان و دەستەوە لە ڕووی ئیمتیازەوە لە بانقی ڕەشید و ڕافیدین بە تایبەتی پێما ڕەشیدە 6 ئیمتیازی گەورە بە فەرمان دەرێت بە کڕینی ئۆتۆمبیل کڕینی خان و مەسەلەن دکتۆرێکە نۆرینگەدا ئانێت مەسەلەن ژنێکە جیابوونەوە دەکات مەسەلەن پرۆژەی بچووک هەموو ئەم سلفانە دەدرێت نزیکەی تا 150 میلیارد دینار خەڵکی هاوڵاتیانی کوردستان 150 میلیۆن دینار
هاوڵاتیانی کوردستان فەرمانبەرانی کوردستان سودمەندە من لەم بانقانە من بۆ خۆم ناوم ناوە قۆناغی سێمی بژانەوەی کوردستان لەسەر دەستی یەکێتی نیشتوانی کوردستان بۆ خۆم ئەم ناوام لێنا بۆچی کاتێک کە حکوومەت هێرمی کوردستان ئیداری سێمانی کاتی خۆی بە گومرگی ئەم ناوچە موچەی لە سیمانە دەدا بە خەڵک و تا ڕادەیەک باڵانسی ئابووری ڕاگرتو بەو هەموو ئابوو گەماڕۆی عێراق و ئومەم متحیدەشەوە قۆناغی دووەم 2023 تا 2013 چی یعنی هەموو مانگێک نزیکە 1 ملیار دلار لە بەغاوە هاتە هەرێمی کوردستان ئەو هەموو سلفەکە ناتوانین ئێستا ناوەکانیان بڵێین خەڵک لە ساڵ و مانگی هەنگوینی خۆشی ژیان و بژانەوەی ئابووری ئەو هەموو پرۆژەیە بەڵێ یعنی بەبەسم من لەو کاتێش خۆم سەرۆکی شارەوانی بوو ئەوەندە پارەمان هەبوو لە بودجەی هەرێمەکان باشە لە بودجەی وەزارەت شیرینی نەوت نازانم ئەنواع ئەشکال فریانە ئەکەوتین دەرخسا ئامادەکەن پرۆژە بە خەڵکەین ئێستا بە هاتنەوەی بانقی ڕەشید و ڕافیدین بە تەوتینکردنی موچە بە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقیە کە تۆ ئەم بانقانە دێنەوە ئێرە موچەی زەمان و حسێکە ئیستقرار دروستە بێت ئاسایش دروستە بێت ینی کەم بانقانە دێنە ئێرە هەموو خەڵک موچە وەرەگرێت هەموو فەرمانبەرێک سیخە بتوانێت بۆ دروستە بێتەوە ئەتوانێت هەموو کارێکات بە موچەکەی خۆی جگە لە بانقەکەش و لە بانقەش و ئەو هەموو سولفاتە ڕاکێشێت و لە هەمان کێنشا بەشە پشکی بودجەی کوردستان بودجەی تەشغیلی و بودجەی وەرهێنان ئەوش دێتەوە مسۆگەرە بێتەوە کەواتە بژانەوەیکی گەورە سەردەمی 2014 بۆ 13 لە کوردستان دووبارە بێتە بەخۆی ئەم تەوتینەوە بە پێچەوانە هەژماری من هەموو ئەمانە کۆتایی دێ و کارەساتەکان دووبارە بێتەوە بۆیە لە هەژماری مناڵە بۆ نمونە ئاچی سلفەکانە لێتە بڕین ئەچی قەرزی کارەبا بەڵێ ئەوەی تر خانوبەرێ لێتە بڕین و پارەکەش زەمان نیانی بەڕاستی لێ ئایا وەری ئەگریان نا بەڵێ بەدڵنیایە من ئەزەی چکاکەین من ینی هەژماری من وەکو ئەوەی سلێمان هەڵشۆیە بین ڕاستی ئەم چیە بینایەکی هەیە و کۆمەڵێ فەرمانبەریشی تیاکا و لەوانەیە کۆمەڵی قاسە ئەوشتانە بێت ئەوەی ئەو لەسەر کارتۆن نووسێتی بۆ کابرا و دوایوتی کاکەن نەما و ڕەش گرتیان و هیچی پێ نەکرا ئەوش هەر هەمان شتە کاکە هیچ خدماتێک پێشکەش ناکا پارەکەی تۆ لە خوڕگی شێرایە بۆ ئاسانی ناتوانانی بێنیتەوە هەر کاتێ بێ قوتی دادەیخوات و هیچ خزمەت گوزارێکت پێشکەش ناکە مافێکی شخصی حیاتی خۆتەکە ئارزی خۆتە موچەی خۆت لە چەند بانقێک لەکوێ دایبنیت ئەوڵێ نەخێر ئەبێ لای من داینیت و باز و سەرانم بیت ئەومە کاتێوەسی خۆمە هەرچی لایە ئەیبڕم بەبێ حسابکن تۆ سێگەم مۆزەفێکی خۆر بەسەر ئەگەر ملیۆنی موچەکەی بێت لەوانەیە مناڵێکی نەخۆش بێت لەوانەیە خۆی نەخۆش بێت لەوانەیە قەرزی کرد بێت لەوانەیە کێشێکی بە دروست بێت لەو مانگا نەتوانێت ئیداری ماڵەکەشی بدات ئەو لە هەمان مانگا بەبێ پرس بێپارەی ئاو کارەبا و چی لێ بڕێت کە زەگەڵ ئەویان نییە کە پارەی ئاو کارەبانە درێ بەڵام نەک بەو زۆرم لێ و بوو شێوازە لەگەڵ ئەوان بەڵام پۆست بۆن سێکە تۆ کاتێک مۆزەفێک تووشی بار دۆخی دارایی لێک دەتوانی ئەو قەزانەی و کەیتە اقتصاد باشە سە فەرمانبەرێک لە باڵێن کاتێک کە قەرزێ دێتە ملی ئەو قەرزەی بۆکەنی قست بەپێی موچەکەی لێ وەرەگرن تۆ لە کاتی خۆیان موچەکەی بەرێ ئەم فەرمانبەرە خۆی ڕاستە و خۆ ئەچی هەچی بەڵێ بەدڵنیایەوە زانێ لە سەرەتی سافیەکە و کۆتایی پێێنە بە حەق ئەوەی من نمونەمان زۆرە لە ڕابردوو لە دوای 2014 ئەو هەموو لێبڕینەوە ئەو هەموو نەدانی موچە ئەو هەموو بۆتان هەڵەگرین باشە ئەمەش هەر هەمان شتە خۆ سیاسەتەکە نەگۆڕەوە هەمان سیاست لە بەرەوە کاک هەژماری من هیچ بنەمایەکی دەستوری یاسایی قانونی نییە هیچ زمانێکی نییە لە ڕووی ئابووریشەوە ڕۆدانە ینی فەرمانبەرانی کوردستان ئەوانەی کاژماری منەکەن خۆیان دەست قەزا و قەدەرەوە بە پێچەوانەوە تەوتین هەموو ئەو دەستکەوتانەیە کە لە ڕووی ئابووریەوە کە ئەم ئینسانە سیقە و متمانێکی بۆ گەڕێتەوە موچەکەی خۆی بە زەمان وەرەگرێت و لەو کاتە لەو لاشە کۆمەڵە سلفە وەرەگرێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش بودجەی تەشغیلی و بەرهێنان پشکی خۆی وەرەگرێت و لە مساعدات و هاوکاریەکانی دەوڵەتان بۆ عێراق هەم مستەفی دەبینەوە ئێمە جارێکی تر چونکە بەپێی مادەی 156 کۆمەڵێ دەستە هەیە و کورد مابڵێن هەرێمی کوردستانیش بەشێکە لە دەوڵەتی فیدرالی عێراق و هەموو ئەو مساعداتانی کە درێ بە عێراق دەبێت بەپێی ڕێژەی دانیشتوان و پشکی کورد لە ساڵ 12 بدرێ بە هەرێمی کوردستان بەڵام لە هەژماری منە ئێمە ئەکەوینە بەر ینی تونێلێکی تاریک ئەو سەرەکەی جگە لە مەرگەسات و مەینەتی و کارەسات هیچ شتێکی تر ڕوبەڕووبان نابێت باش کەواتەیانی خەڵک بچێت تەوتینەکە بکە و بە بێ دوودڵی من خۆم کردم هەژماری من نەکرد چەندێک گوشاریش کرا بەڵام وترا تەوتینەکەی ڕێک باشە لە ڕووی یاسایی ئەوەی کە هەژماری منی کردووە ئاسایە بچێت تەوتینەکەش چکەوە تۆ ڕەفزە ینی تۆ تا ئەڵێ ڕەفزی یەکەم بەڵێ کاکاوڕێ مەسەلەی دروستکردنی حساب تۆ موچەیەکت هەیە لە بەرامبەر ئازادیت کە لەکوێ ئاسیرکە تۆ هاتووی مانگێک ئیشت کردو لە دایرێکی دەوڵەتە ماندووبووی ئەرکت کێشاوە لە کۆتایی مانگە موچەیەک دێتە لە بەرامبەر ئەو ماندووبوونە ئەم موچە تۆ ئارەزوی خۆتە لەکوێ دایانی کێ
کام بانقا سیاق و متمانەیە ئەمە هەدەفەکە وڵات کرێ بە سیستەمی بانقی باشە کام بانقا زمانی زۆرترە کام بانقا خزمەت گوزاری زۆرترە کام بانقا مەسەن چۆن لەڵێن بانقی ڕەشید ئەم هەموو خزمەت گوزاریانی هەیە بەڵام باڵێن بانقێکی تر لە کوردستان هیچی نییە وە زمانیشی نییە ئەو کاتێ من تەماشاکەم لە بینی ئەم بانقانە کێ ئەمانتر و زەمانترە وە کێ خدمات و خزمەت گوزاری زیاترین پێشکەشەکە کێ لەگەڵ ژیانی منە ئەگونجێت من ئەچم لەگەڵ ئەو بنقا دەکەم کەواتە ئەو کەسێک کاژماری منی کردووە بە داواکاریەک خۆی نەقلەکە وەکوە لەم دایرە بچی بۆ دایرێکی تر بۆ تەوتین کاکە من ئەم بانقە نامێ بووچەکەم وەداێت لەو بنقە وەدانێت ئەمە حەقێکی شخصیە ئەمە حەقی شخصی تەنها بە شخصەکە خۆی هەر بە پێی قانونیش حەقی شخصی ئەو کەسە ئازادە تەسەڕفی کات مەگەر بە قانون یا بە قەرارێکی قەزایی دادگایکی مختصی تایبەت بەو ئیشە ئەو حەقی لێزەوتکە ئەینا ئەو ئینسانە حەقی شخصی خۆی دەستور قانون ئەو حەقی داوا پێ بە ئارزی خۆی تەسەڕف ئەمە وەکو پرسیاری کۆتایی ئەوە پرسم وتوانی بە کورتی ژۆڵام بیتەوە لە ڕووی یاسایەکە و تەواو یاساییە تەوتین و حکوومەت یاریمی کوردستانیش لە ئێستاە بە هیچ شێوەیەک ناتوانێت ینی ئالەنگاری و کێشەی بۆ دروستکات لە بەغدا وەڵامی شێمە بەرەو لە ڕووی یاسایەکە و سپاسەکەم من دوارێکە بۆ بە پوختی کە تەوتین و حکوومەت یاریمی کوردستان دەبێت هیچ ڕێگاکی لە بەردەمان نییە جگە لە تەوتین و ئەوەی ئەیکات جگ سەرێشەی بۆ خۆی خەڵکی کوردستان دروستێکات و مانگ یەک شێکتریە بینینەوە دەبێت حکوومەت یاریمی کوردستان هەر تەوتین بکە و تەوتین پشتیوانی دەستوری یاسایی قەزایی هەیە و دادگای فیدرالی بڕایداوە کەس ناتوانێت تاعنی لێ بدا و سەرپێچی لێ بکە و ئەو کەسانەشی کە دەیکەن باجەکەی خەڵکی کوردستان و خۆیان دەیدەن و کوردستان ئەوەی تر غەرقی قەیرانی داراوی ئابوووریەکەن بۆیە باشترە هەر لە ئیساوە ئامادە بن بڕیارەکەی دادگای فیدرالی جێبەجێکەن و پێداوایی کە وەزارەتی دارایی عێراق داوایەکات جێبەجێکەن و شتێکە زۆر گرنگ بوو من دەبین چوو باسی ئەوەیەکە لە بڕیارەکەی دادگای فیدرالی دەڵێت پشکی بودجەی هەرێمی کوردستان پارێزراوە 23 24 25 و لە پشکی بودجەکە موچەکە ببڕن و بیان لێرن کەواتە زۆر گرنگە کەواتە هیچ مەترسیەکی بۆ کیانی هەرێمی کوردستان نییە تۆ تەنها بەڵکو زەمانتریشە ئەو کاتێ بەشی باڵێن نزیکەی ترنونەکەت بۆ ئەنێرە بە کوردستان ئەو لەوێ ئەیکاتە ماڵ لەسەر خۆشی کردی ماڵ لەسەر بانکێکی فیدرالی کردی ماڵ لەسەر خۆی کە پارێزراوە ینی باشترێکە لەوەی کە لە کوردستان بێت من بۆ خۆم بەیانی بڵێن موچەکەت بۆ بنێنی بۆ وەزاری دارایی هەرێمیە لە لای خۆمان بینیکە ئەڵم کاکە با لەوێ بێ من چونکە زمانێکی زیاترمێت زۆر سپاس بۆ بەڕێز کاگڕەوان محەممەد یاسا ناس و شارەزای بواری ئابووری کە لە بەنامی پانۆراما لەگەڵمان زۆر سپاس کاگڕەوان بەخێر بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا ئێوەش ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ